یەکەمی پرۆگرامەکە. وەک دەزانین دەستگای میدیای کورتسات ماوەی چەند ڕۆژێکە کە کەمپینی یەک دەنگ بۆ ڕۆژئاوای ڕاگەیاندووە. ئەم کەمپینێکە بۆ کوردانی ڕۆژئاوا بۆ کۆکردنەوەی هاوکاری بە هەر تاکێکی کورد کە پێویستی پێێتی بە تایبەت لە ڕۆژئاوا لە ئێستادا کە وەک دەزانین بارودۆخەکە زۆر ناهەموارە و لە ئێستادا لە تەواوی شارەکانە پێویستیان بە هاوکاری ئێمەیە بۆی هەر کوردێک لە جێگەی خۆیەوە لە هەر شارێکی کوردستانە بە تایبەتی لە باشوور واتە لە سلێمانی بێ لە کەرکووک بێ لە هەولێر بێ یاخود لە هەر شارێکی دیکە بێ بۆی بتوانین هاوکاری خۆمان کۆ بکەینەوە و یەک دەنگی خۆمان یەک بخەین و هاوکاری براکان و خوشکەکانمان بکەین لە ڕۆژئاوا. و ئەم کەمپینە چەند ڕۆژێکە لە سلێمانی بەردەوامەوە ئێستاش لە کەرکووکە ئەم کەمپینە ڕاگەێنراوە بۆی لە شارەکانی دیکەشەوە بتوانن هاوکاری خۆیان پێشکەش بکەن بتوانن بچووکترین هاوکاری بگێنن بە براکانمان بە خوشکەکانمان لە ڕۆژئاوا واتە هەر تاکێک بتوانن لە جێگی خۆیەوە ئەگەر لە 250 بێ هەتا هەر شتێک کە توانای هەیە بتوانێت بیگەێنێ ئەمە جێگی دەستخۆشیە و ئەمە جێگی پاڵپشتیە و دەستگای میدیای کورساتیش وەکو میدیایەکی کوردی ڕەسەن توانێتی هەمیشە پاڵپشتی کوردان بێ هەر تاکێک کە لەم کوردستانە لە هەر شوێنێک بێ پێویستی بە هاوکاری بوو بێ کەمپینی خۆی ڕاگەیاند و کەمپینەکانی کۆ کردوتەوە و توانێتی یارمەتی کوردان بە. لەگەڵ محەممەد ئەنوەر کە لە کەرکووک میوانمانە کارمەندی بەشی میدیای و پەیوەندی گشتی مناڵپارێزی کوردستانە لە کەرکووک گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە کیم بزانین ئەم کەمپینە ماوەی چەندێک دەخایەنێ و لە ئێستادا چەندێک خەڵک هاتوون بەدەم کەمپینەکەەوە و چۆن هاوکاری خۆیان دووپات کردوەوە بۆ کوردانی ڕۆژئاوا. سلااو لێ بێ کاک محەممەد بەیانی و باش سپاسم بەیانی ڕاستەخۆ لەگەڵمانی. سلااو بەیانی بەڕێستان و بینەرانی کورسات نیوز باش. ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ دەستگای میدیایی کورسات هەڵساوین بە ڕاگەیاندنی کەمپینێک لە ژێرناوی یەک دەنگ بۆ ڕۆژاوا. ئەم کەمپینە ئێمە لە شاری کەرکووک دوێنێ ڕۆژی شەمە دەستمان پێ کرد و سوپاس بۆخوا بەدەمەوە هاتنی هاونیشتیمانیانی شارەکە لە ئاستێکی زۆر باشا بوو بە حکمی ئەوەی لە ساڵانی ڕابردووە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دۆخێکی هاوشێوەدا تێپەڕ بوون بۆیە تێگەیشتن و هاوسۆزیان لە ئاستێکی زۆر باشا بوو و ئەوەی کە بە گرنگی ئەزانم ئاماژەی پێ بدەم ئەم کەمپینە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەڕێوە دەبرێت و کەمپینەکە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان سەرپەرشتی دەکات و دەستگای میدیایی کورساتیش هەماهەنگمانە لەم کەمپینەیە و داواکارم لە هەر شوێنێکی کوردستانە بێت هاونیشتیمانیان بە ڕۆحیەتێکی مرۆڤ دۆستی و کوردانەوە بەرەو پیری کەمپینەکە وەرن لەبەرەوەی لە ڕاستیە ئێستا بینین لە ڕۆژاوای کوردستان دۆخێکی زۆر ناهەموار هەیە و تەواوی خەڵکی ڕۆژاوای کوردستان ڕۆبەڕووی دۆخێکی سەخت بوونەتەوە بە تایبەتیش چینی مناڵان کە بەداخەوە بە گوێرەی ئەو راپۆرتانی بەدەست ئێماگەن تەنها دوێنێ لە شاری کۆبانی 5 منداڵ بەهۆی سەرماوسۆڵەوە ڕەخ بوونەتەوە و لە شارەکانی تری ڕۆژاواش منداڵان لە دۆخێکی زۆر ناهەمواردان زۆربەی قوتابخانەکان بەهۆی هاتنی شەپۆلی ئاوارەکانەوە پڕ بوون کەرتی پەروەردە لە خوێندن ڕاوەستاوە و هەروەها کێشەی هەبوونی شیر و دەرمانی پێویست بابەتانە بەوردی بەڵام سەرەتا دەمێ پرسیاری ئەوە بکەم کە ئەم کۆمەکەی دەکرێت زیاتر خۆی لە چیدا دەبینێتەوە ئایا شمەک و جلوبەرگ و تەواوی پێداویستیەکانن یاخود نەخێر تەنها بڕەپارێک دەدرێ بۆی کە ئەو پێداویستیانێک کە هەیەە و دیاریکراوە بکردرێت و بینێرن بۆیان. بە پێویستی ئەزانم ئاماژە بۆ بکەم کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژئاوا تەنها هاوکاری دارایی وەرەگرین ئەمیش بە چەند ڕێگایەکە بێت. ئێمە لە ناوەندەکانی کە دیاری کراوە پێشوازی لە هاونیشتیمانیانی خۆمانەکەی نەتوانن بە شێوەی کاش هاوکاریە داراییەکانیان بهێنن و هەروەها چەند ژمارە بانکی و هەروەها لە ڕێگەی ئاسیاپەی و هەروەها FIB و ئەو حیساب بانکیانی کە دامان ناوە هاونیشتیمانیان دەتوانن بە شێوەی ئۆنلاین پارە بخەنە سەر حیسابەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی گونجاو بگاتە دەستی
منداڵان و هاونیشتمانیانی ڕۆژاوای زۆر کوردستان. باشە کاتە ئەگەر کەسێک نەتوانێ و بۆی نەگونجێ بچێتە سەر سندوقی پارەکان و لەوێ ئەو بڕەپارەی کە هەیەی و هاوکاری کە هەیەی بیدا دەتوانێت لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەوەی کە هەیەی بینێرە ئەگەر زۆر بەوردی ئاماژەی پێ بکەین و بتوانین بزانین لە کاتژمێر بۆ چەندەوە بۆ چەند دەتوانین هاوکاریەکانمان بگێنن سەبارەت بە سندوقەکانیش وە بۆ ئۆنلاینەکانیش. هەرچی دەربارەی گەیاندنی هاوکاری بە شێوەی ئۆنلاین بێ 24 کاتژمێر بەردەستە هەرچی دەربارەی ئەو بابەتەش بێ کە سەردانی ناوەندەکانمان بکەن ئێمە لە کەرکووک لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک کە دەکەوێتە گەڕەکی ئیسکانەوە بەرامبەر نەخۆشخانەی ئازادی کەرکووک لەوێ لە کاتژمێر دەی بەیانیەوە تاوەکو 4 عەسر لە پێشوازی هاونیشتیمانیانی ئازیزی شاری کەرکووکە ئەبین و ئەتوانن هاوکاریەکانیان بگەێنە دەستمان. تەنها یەک ئۆفیسە یاخود چەند ئۆفیسێکە دەتوانن هاوڵاتیان سەردام بکەن. لە ئەوەی دەربارەی شاری کەرکووک بێ ئێمە تەنها لە سنتەری ڕۆشنبیری کەرکووچین تەنها لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک پێشوازی لە هاونیشتیمانیانی شارەکاکین. بەڵێ کاک محەممەد سەبارەت بەو کۆمەکەی کە کۆ دەکرێتەوە دەمێ بزانم لێرە شتومەکەکان دەکردرێن و دواتر دەنێرنە ڕۆژ ئاوا یاخود لە ڕۆژ ئاوا بەپی ئەو پێویستیانەی کە هەیە پێداویستیەکان دابین دەکرێت و دواتر بەسەر هاوڵاتیانە دابەش دەکرێت ئەمە چۆنە؟ بێگومان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەماهەنگی لەگەڵ دامەزراوەکانی ڕۆژاوای کوردستانە هەیە بە جۆرەی ئەو پێویستیانی کە ئەوان داوایەکەن ئەو شتانی کە زیاتر ئەولەویاتن بۆ مناڵانی ڕۆژاوای کوردستان کە خۆی لە دەرمان و شیر و خواردەمەنی پێویستە بینێتەوە هەوڵەدەین ئەو پارەی کە کۆ ئەکرێتەوە بۆ ئەو پێویستیانە بێ کە زیاتر لە پێشینەن و ئەولەویاتن بۆ ژیانی مناڵان بۆ پاراستنی ژیانی مناڵانی ڕۆژاوای کوردستان سەرف بکرێت. باش ئەگەر بۆ نمونە کەسێک تەواوی کەلوپەلەکانی هەبێ بەڵام لە ئێستادا بڕەپارەیەکی لە بەردەستانە بێ ئەمە چۆن هاوکاریەکرێ؟ بۆ بابەتی ئەو کەلوپەلانە وەک ئاماژەمان پێدا ئێستا لە کەمپینی یەکدەنگ بۆ ڕۆژاوایە ئێمە تەنها ئەتوانین هاوکاری دارایی وەربگرین ڕەنگە لە شوێنەکانی تری دڵنیام لە شارەکانی کوردستان شوێنی کە هەبن بۆ وەرگرتنی کەلوپەل کە خۆی لە هەر جۆرە کەلوپەلێکی پێویستە ببینێتەوە هاونیشتیمانیان نەتوانن ئەگەر نەگاتە دەستی ئێمەش بینێرن بۆ ئەو شوێنانەی تر بۆ ئەوەی بە هەر شێوەیەک بێت بتوانین سوودێکمان هەبێت یان بە بڕێکی کەمیش بێ ئازار و نەهامەتەکانی هاونیشتیمانیانی ڕۆژاوای کوردستان کەم بکەینەوە. بەڵێ کاک محەممەد بووەرە پێما بێ تۆزێک بە هەڵە لەم تێگەشتی مەبەستمەوەی ئەو کەسانی کە بۆ نمونە لە ئێستادا لە ڕۆژ ئاوان و کەلوپەلیان هەبێ و خۆراکیشیان لە بەردەستا بێ بەڵام پێویستیان بە بڕەپارەیەکە بێ ئەمە هاوکاری دەکرێن؟ بێگومان ئێمە هەڵسەنگاندن بۆ دۆخیانەکەین ئەو دۆخانی کە بزانین پێویستن و پێویستیان بە هاوکاری مادی هەیە ئەو کاتە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە جۆرەی ئەو پێوانانەی کە هەیەی بۆ هەڵسەنگاندن بێگومان دەتوانێت هاوکار بێت. باشە ئەگەر کەلوپەلێک لە ڕۆژئاوای کوردستان دەست نەکەوێت ئێوە چۆن دەتوانن بۆیان دابین بکەن؟ ئەو کەلوپەلانی کە لە ڕۆژاوای کوردستان بەردەستنین ئێمە هەوڵەدەین لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان بەردەستی بکەین و ئەگەر تەنانەت لە هەرێمی کوردستانیش نەبێت بە تایبەت بابەتێک کە خۆی لە دەرمان و پێویستی پزیشکیا بینێتەوە هەوڵەدەین لە هەرچ وڵاتێکەوە بێت بتوانین دابینی بکەین بۆ هاونیشتیمانیانی ڕۆژاوای کوردستان. بەڵێ دەمەوێت بزانم کە میکانیزمی نردنی پارەکە چۆنە بۆ ئەوێ لەوێ کەسانێک هەیە کە دابەشی دەکەن بەسەر هاوڵاتیانە یاخود کەلوپەلەکان ئامادە دەکەن و دواتر بەسەر هاوڵاتیانە دابەشی دەکەن. بە گرنگی زانم ئاماژە بۆ بکەم کە ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئۆفیسێکمان لە شاری قامیشلی ڕۆژاوای کوردستان هەیە و هەماهەنگی تەواومان هەیە لەگەڵ ئۆفیسەکەمانە لە ڕێگەی ئەوانەوە کە هەماهەنگی هەیە لەگەڵ دامەزراوەکانی ڕۆژاوای کوردستانە بەپێی ئەو میکانیزمی کە دامان ناوە هەوڵەدەین بە باشترین شێوە هاوکاریەکان بگاتە دەستی ئەو کەسانەی کە لە ئێستایا پێویستیان بە هاوکاریە. بەڵێ کاک محەممەد وەک دەزانین شاری کۆبانەی گەماروی لەسرە و سەختە بچنە ناو شارەکەەوە هاوکاریان پێ بگەن چیتان کردووە ئەو هەوڵانی کە بتوانن ئەم
هاوکاریە بگەێنە دەستی ئەوان دەتوانن چونکە بەشێکی زۆر لە هاوڵاتان لێ لە بارودۆخێکی زۆر سەختان وەک دەبزانین کە چەند مناڵێکیش گیانیان لەدەستداوە و ئەمەش مناڵەکانیش تەمەنیان بچووکەواتە لە 2 مانگ بۆ 4 ساڵ ئەبێ چیتان کردووە بۆ ئەمە؟ بەڵێ بەداخەوە بۆ ئەو دۆخی کە ئێستا لە کۆبانی ئەگوزارێ ئێمە وەکو مناڵپارێزی کوردستان ئامادەکاری تەواومان هەیە و ئەوەی کە جێی دڵخۆشیە دوێنێ ئەومان پێگەیشت کە ڕێکخراوی نەتەوەیە یەکگرتووەکان بەتایبەت بەشی UNHCR لە هەوڵی ئەوەیان لەم چەند ڕۆژەیە هاوکاری بگێنن بە کۆبانی لە هەر کاتێکە دەواازەی چوونە ژوورەوە بۆ کۆبانی بکرێتەوە بە خۆشحاڵێ وەکو مناڵپارێزی کوردستان ئێمەش ئامادەیمانە بێت و هەوڵەدەین بە باشترین شێوە هاوکاریەکانی باشووری کوردستان بگەینینە ڕۆژاوی کوردستان. خۆش بێ. کاک محەممەد وەک دەزانین کە خۆی خەڵکی کوردستان لە بارودۆخێکی ئەو تۆیانە واتە زۆر حاڵی باش نییە بەڵام سەر و ئەوەش لە ئێستادا ئامادەیە بۆ کۆکردنەوەی کە هاوکاری واتە بەرەو پێشچوونی یاخود بەرەو هاتنی خەڵک بۆ ئەم کۆمەکە بۆ ئەم کەمپینە چۆنە ینی لە ئاست چاوەڕوانی ئێوایە بە ڕێژەیەکی زۆر خەڵک بەشدارە بن یاخود ڕێژەیەکی کەمە. لە ئێستاە ئەتوانمەوە بڵێم کە بە ڕوحەتێکی زۆر مرۆڤ دۆستانە و بە هەستێکی زۆر نیشتیمانیانەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی یعنی ئەوەی کە ئێمە ئەیبینین ڕۆژانە خەڵک سەردانی شوێنەکانمانەکان مناڵەکانیان لەگەڵ خۆیانە ئەهێنن هاوسۆزیەک لە ئاستێکی زۆر باشە هەیە بۆ ڕۆژاوای کوردستان و لەلای ئێمە گرنگ نییە قەبارەی هاوکارێکە چەند بێ تەنانەت ئەگەر 250 دیناریش بێت ڕوحەتێکی مرۆڤدۆستی و ئینسانیانەی بەرزە و وا ئەکات کە ئەو پەیوەندیە مرۆڤدۆستیەی کە لە نێوان هاونیشتیمانیانە هەیە زیاتر ببێت بۆیە ئێمە من حەزەکەم هەر لە منبەری کورسات نیوزەوە ئەو بە هاونیشتیمانیانی کوردستان بڵێم تکایە تەنانەت ئەگەر 250 دیناریش بێت بتوانن هاوکاریەکانیان بگێنن بە ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان ئەگەر بچووکترین هاوکاریش بێ پێویستیان پێیەتی و هەر لە شوێنێکا شوێنی خۆی ئەگرێت. بەڵێ کاک محەممەد ئەگەر پێشببینی ئەوە دەکرێت ئەگەر بۆ نمونە تەواوی ئەم پارە یاخود تەواوی هاوکاری کە هاوڵاتیان دەیهێنن ڕەنگە لە شوێنەکە کەم کا یاخود بۆستێ ئەگەری هەیە کە داوای کۆمەکیش کەلوپەلیش بکەن لە هاوڵاتیان بۆی کە یارمەتی کوردانی ڕۆژ ئاوا بن. بێگومان هەرچیەک پێویست بکات ئێمە دراسەیەکەین لە ڕۆژانی داهاتووە هەماهەنگیمان هەیە لەگەڵ ڕۆژئاوای کوردستانە بە گوێرەی پێداویستیەکانی ئەوان هەرچ داواکاریەک هەبێ ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان مناڵەکانی ئەوێ پێویستیان بەچی هەبێت هەوڵەدەین ئەگەر نەتوانین هەموو پێداویستەکانیشان پڕکەینەوە بەڵام لە ئاستێکە کە هەموو جهد و ماندووبوونی خۆمان بەکاربێنین چەندێک توانیمان هەوڵەدەین کە پێداویستەکانیان پڕ بکەین. بەڵێ ئەوەی کە بەلامەوە گرنگ بوو سەبارەت بە شێوازی ناردنی ئەو بڕەپارە یاخود زانینی ئەو پێداویستیانی کە لە ئێستا پێویستیانە ئەوە ڕۆژانە زانیاریتان هەیە کە ئەوان پێویستیان بە چیە لە ئێستادا؟ بەڵێ بێگومان وەک پێشتریش ئاماژەم پێدا پێداویستەکانی ڕۆژاوای کوردستان ئێمە کۆمەڵە پێداویستی سەرەکیمان هەیە کە هەموو مناڵێک پێویستی پێیەتی ئەویش خۆی لە کەرەستەی تەندروستی و دا و دەرمانە بینێتەوە و خواردەمەنی و پۆشاک و جلوبەرگی پێویست وەکە زانین ئێستا ئێمە لە وەرزی زستانین کە کەشوهەوا لە ڕۆژاوای کوردستان زۆر ساردا دۆخێکی ناهەموار دروست بووە بەداخەوە ئەو پێداویستیە سەرەکیانە بە گوێرەی پڕ ئەولەویەترینیان ئێمە سەرەتا ئەوانە هەڵەبژێرین و بێگومان لیستی پێداویستەکان پێشتر هەڵسەنگاندنی بۆ کراوە و هەمووی ئامادە کراوە بە گوێرەی ئەوە ئەو پارەی کە کۆ ئەکرێتەوە خەرجەکرێت لە کڕینی ئەو پێداویستیانەیە. بەڵێ کاک محەممەد باسەلەوە کردکە ئێستا وەرزی زستانەوە تە جەنگ هەر خۆی سەختە بەڵام کاتێککە زستانە سەختترە و لە ئێستادا کە ئەم پێداویستیانە کەمترن نەخۆشیەکان زووتر بڵاو بنەوەواتە پەتا و جۆرەکانی پەتا زووتر بڵاو بنەوە و بەشێک لە هاوڵاتیانیش نەخۆشی درێژ خەیانیان هەیە چیتان کردووە بۆ ئەمانە؟ بێگومان ئەو هاوڵاتیانی کە نەخۆشی درێژخانیان هەیە یان ئەو مناڵانەی کە
بە تایبەت پێویستیان بە چاودێری تەندروستیە دەبنە لە پێشینەی کارەکانمان. ئێمە هەوڵمان داوە تایبەت ئەو جۆرە دەرمانانەی کە زیاترین پێویستن یاخود بەردەستکەوتنیان کەمترە لە ڕۆژاوای کوردستانە سەرەتا لەوانەوە دەست پێ بکەین و هەوڵ بدەین ئەو دەرمانانە یان ئەو پێداویستیانیان بۆ دابین بکەین کە دۆخی ژیانیانی زیاتر قورستر کردووە و بەداخەوە ئەمێ ئاماژە بۆ بکەم ئێستا لە ڕۆژاوای کوردستانە بە تایبەت لە شاری کۆبانی بەهۆی گەمارۆدانی شارەکەەوە هیچ کەرەستەیەکی خۆگەرمکردنەوە لە شارەکەیان نەماوە، نەوت نە ئەتوانن دار بەکاربێنن بۆ خۆگەرمکردنەوە، هیچ شتێک لەویان نەماوە. ئیتر ئەبێت خەڵکی کوردستان بە تایبەت خەڵکی باشووری کوردستان ئەو دۆخی کە ئێمە لە ساڵانی 90ەکان و 80ەکانە پێی تێپەڕ بووین بێگومان بیهێنینەوە هزری خۆمان بهێنینەوە بیری خۆمان بۆ ئەوەی بتوانین بە ڕوحێتێکی گەرم و گورتر هەنگاو بەرەو پێشەوە بنین و خەڵکی خۆمان لەو دۆخە بپارێزین لە ڕۆژاوی کوردستان. سپاس بۆ هاوکاریتان بۆی کە ئێوەش ماندوونە ناسانە کار دەکەن بۆ یارمەتیدانی هەر کوردێکە لە ڕۆژ ئاوایە. کاک محەممەد وەکو دوا پرسیار دەمێ بزانم چیت هەیە بۆ هاوڵاتیان بۆ هەر تاکێک لە کوردستان بۆی کە بەدەم ئەم کەمپینەوە بێن و هاوکارەکانی خۆیان بگێنن. سپاس بۆ جەنابتان. وەکو دوا قسەشم بۆ هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بەگشتی داواکارم، ینی هەر لە مناڵێکی بچووکەوە هەتا ئینسانێکی بەتەمان ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە هەمومان هەڵوێستی مرۆڤ دۆستانە و ئینسانیانی خۆمان لە ئاستێکی باڵایە نیشان بین. ئەمڕۆ ڕۆژاوا پێویستی بە ئێمەیە، ئەمڕۆ ڕۆژاوا پێویستی بەڕێخستن و دامەزراوەکانی هەرێمی کوردستانە. ڕەنگە سبەی خۆرێکی نوێ هەڵبێت لە ڕۆژاواوە دۆخی مناڵانی کوردستان بەرەو باشتر بڕوات، ژیانێکی باشتر چاوەڕێی ئێماکات. بەڵام ئەمڕۆ چیمان لە دەست دێت با پێکەوە دەست لە ناو دەست بۆ ڕۆژاوای کوردستان بیکەین و هیوای سەرکەوتن بۆ ڕۆژاوای کوردستانە خوازین. هیوادارین مناڵانی ڕۆژاوای کوردستان، هاونیشتیمانانی ڕۆژاوای کوردستان هەمویان پارێزراو بن. زۆر سوپاسی دەستگای میدیایی کورسات نیوزی شەکەین کە بەم ئەرکە نیشتیمانی و مرۆڤ دۆستانەی خۆی ڕابووە لە ئێستاە هەر ئەمەشی لە چاوەڕێکرێت. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە سپاس کە ئەم بەیانی ڕاستەخۆ لەگەڵمانابووی. محەممەد ئەنوەر کارمەندی بەشی میدیایی و پەیوەندی گشتی مناڵپارێزی کوردستان، دووبارە سپاس.